وەکو هەنگاوی یەکەم بەڕێبەراتی هاتوچۆی گەرمیان بە فەرمانی بەڕێبەری هاتوچۆی گەرمیان و بۆ ڕێنمایی کە لەسەر و بۆمان هاتووە هەستان بە لە ناوبردننی 150 ماتۆرسکی لە کوێ ئەو ماتۆرسکیلانەی کە ماوەیەکە بۆتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و لەلایەن مەفرەزەکانی هاتوچۆی گەرمیانەوە هەڵمەتێکی بەرفراوان دەستی پێکردووە بۆ دەست بە سەراکردنی ئەو ماتۆرسکیلانەی کە هیچ سەرەتایەکیان و تابلۆیانە لەلایەن توێژێک لە گەنجان مرد منداڵانەوە کە مۆڵەتی شۆفێریشیانە بەکاریان دەهێنا هاوڵاتیانان بێزار دەکرد هەنێ جار تاوانی پێدەکرا سەرکێشی و سەرچڵی پێدەکرا و زۆر جار لە ترافیکەکانە لە گوڵۆپی سووریان دەدا ئەمە بووە هۆی بێزاری هاوڵاتیان و تا ڕادێک ئێمەش ئەرکی خۆمانەکە ڕەوشی هاتوچۆ بە شێوازێک ببینە پێشەوە کە بگونجێ لەگەڵ ئەوەی کە چۆن ئۆتۆمبیل پابەنە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ئەبێ ماتۆرسکیلیش چۆن یاسای هاتوچۆ کە پابندی کردو ئەبێ وەکو ئۆتۆمبیل مامەڵە بکار لەگەڵ شەقامە بەڵام بەداخەوە ئەو توێژە لە گەنجان کە ئەو سەرکەش و سەرچڵێ دەکەن ئەمەش وای کرد ئێمە دەستیان بەسەرا بگرین و لە هەنگاوی یەکەم وکوتم 150 ماتۆرسکیل ئێستا لە ناو بران هەنگاوی تریش ئێمە ئەوانە ترجا دەکەینەوە کە وەکو ئەمانە کە سەرەتایان یان خاوەنەکەی وازی لێ هێناوە کە ناتوانە بیکا بە تابلۆ ئەمەش هەر لە کۆی ئەو هاتوکو ئاماژەم پێکرد لە سکاڵە بە تاکید ئەوانش هەر داواکەن ئێمە ئۆتۆمبیلێکی زۆریش لێرە هیچ سەرەتایەکی نییە و ناتکی ناکرێت بە ڕقم سەرپێشی و سەرچڵی پێکراوە ئەوەش هەر بۆتە هۆی بێزاری هاوڵاتیان زۆر جار ئۆتۆمبیل دەبینن خەڵک بێزارەکە یان ئەمڕۆ تابلۆکی لێدەدا سبەی تابلۆیەکی تر ئەوانش ئێمە داوامان کرد لە سەری خۆمان هەر فەرمانێک بێمە ئەو جێبەجێیەکەین بە تاکید ناڵم ئەوەی ئێمە بەرزمان کردو بۆ سەری خۆمان بۆ گشتی هاتوچە گشتی لە هەرێمی کوردستان داوامان کرد ئەوان ژۆ ماتۆرسکیانە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە